سڵاو سەرچاوێک لە وەزارەتی نەخۆی عێراق ئاشکرای کرد شەوی ڕابردوو بۆمبێکی چەندراو لە نزیک قاوەخانەیەک لە قەزای مەداینی باشووری بەغدا تەقیەوە و لە ئەنجامدا 4 کەس کوژران و 8 تر بریندار بوون. لالایەکی ترەوە بۆمبێکی تری چەندراو لە نزیک ئاهەنگێکی ژنهێنان لە ناوچەی عامریە لە خۆراوەی شاری بەغدا تەقیەوە و بەهۆیەوە 4 کەس کوژران و 9 تر بریندار بوون. لە پارێزگای دیالەش دوێنێ دوو بۆمبی چەندراو لە یەک کاتدا لە باکووری خۆرهەڵاتی شاری باقوبە تەقینەوە و بەهۆیانەوە 11 کەس کوژران و 7 تر بریندار بوون. وەزارەتی نەوت ڕایگەیاند تێکڕای هەناردەی نەوت لە 6 مانگی یەکەم ئەم ساڵدا گەیشتۆتە زیاتر لە 444 ملیۆن و 500 هزار بەرمیل و داهاتەکشی لە 79 میلیارد دلار تێپەڕی کردووە. ئاشکراشی کرد کە عێراق نەوتەخاوەکەی بە 31 کۆمپانیای جیهانی فرۆشتووە. لە بەیاننامەیەکدا لەسەر پێگەی خۆی لە سەرتۆڕی ئینتەرنێت کۆمپانیای خستنە بازاڕی نەوت ناسراو بە سۆمۆ ئەمەژەی بۆ کرد کە تێکڕای هەناردەکردنی نەوت لە ماوەی مانگێکدا 74 ملیۆن و 800 هزار بەرمیل بووە. هەروەها لە ڕۆژێکدا 2 ملیۆن و 493 هزار بەرمیل بووە. پەرلەمانتارێکی لیستی دەوڵەتی یاسا ڕایگەیاند بودجەی گشتی داهاتووی پەرلەمان کە ئەنجام پەرلەمانەکان دەنگیان لەسەرداوە بڕەپارێکی زۆری دارایی گشتی تێیدا بەهەدەر چووە. تاکیدیشی کردەوە بڕی 2 میلیارد و 900 هزار دینار تەنها بۆ جلوبەرگی پەرلەمانتاران خەرج کراوە. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە ڕۆژی 23 ئەم مانگە بۆ خەت و حەنان فەتلاوی بەڕێوەچوو فەتلاوی ئاشکرای کرد لە بنەڕەتدا ئەو بودجەیە 378 میلیارد دینار بووە بەڵام دواتر بۆ 528 میلیارد زیاد کراوە. وتیشی وێڕای ئەوەی بودجەکە چەندین خەرجی نالۆژیک و ناپێویستی لەخۆ گرتووە بەڵام دەستەی سەرۆکاتی پەرلەمان سوور بووە لەسەر تێپەڕاندنی. وەزیری دەرەوەی ئەمریکا گفتوگۆکانی لەگەڵ سەرۆکی ئەتلەفی نیشتیمانی سووریا بۆ بنیادنەر وەسف کردو. ئاشکراشی کرد کە ئۆپۆزیسیۆنی سووریا پابەندە بە بەشداریکردنی لە کۆنگرەی ژنێپی دووی تایبەت بە چارەسەرکردنی قەیرانەکانی وڵاتە. لە دوای کۆبوونەوەیەکی لەگەڵ ئەحمەد جەربا سەرۆکی ئەتلەفەکە و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە لە بارگای نێردەی ئەمریکا لە نەتەوەی گرتوەکان جۆنکیری ڕایگەیاند ئۆپۆزیسیۆنی سووریا بەڵێنی داوە لەو چوارچێوەیەدا کار بکات کە بەشداریکردنی لە کۆنگرەی ژنێپی دوودا زامن بکات. وتیشی ئەتلەفی نیشتیمانی سووریا چەند مەرجێکی سەرەکیان خستۆتە ڕوو تا بەشداری لە کۆنگرەکەدا بکەن. دوای داوایەکی عەبدولفەتاح سیسی وەزیری بەرگریە وڵاتە بە ئەنجامگەیاندنی خۆپیشاندانێکی بەرفراوان لە ئەمڕۆدا بۆ پشتگیریکردن لە نەخشەڕێگاکەی سوپای میسر لە چەند ناوچەیەکی ئەسیاری شاری قاهیرە و ئەو ڕێگانش کە دەچنە سەری ڕێوشەنامەکانی چەک کردوتەوە و چەندین خەڵی پشکنینی داناوە. ئەمڕۆژ بە تۆمەتی دەستێکەڵکردن لەگەڵ دزوتنەوەی حەماسی فەڵەستینی و هێرشکردنە سەر بنکەی پۆلیس و یارمەتیدانی زیندانیەکان تا هەڵبێن لەگەڵ ڕەفاندنی ژمارەیەک زیندانی لە گرتوخانەکانی باشووری سینا دادگای باڵای میسر سزای 15 ڕۆژ زیندانیکردنی بەسەر محەممەد مورسیدا سەپاند. لە دوای کوژرانی کەسایەتی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە لەلایەن گروپێکی چەکداری نەناسرا و سەرۆکایەتی تونس بڕیاریدا ئەمڕۆ پرسەی نیشتیمانی لە سەرتاسەری ئەو وڵاتە ڕابگەێنرێت. لەلایەکی ترەوە عەلی عەرزیز سەرۆکی حکوومەتی تونس داوای لە هاوڵاتیان کردووە قرە بگرن و خۆیان لە توندوتیژی بەدوور بگرن. هەروەها کاترین ئاشتۆن نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا بۆ کاروباری دەرەوە و سیاسەتی یاساییش داوای کرد کێشەی کوژرانی محەممەد بەراهمی بەهێمنی چارەسەر بکرێت. کورتێک لە هەواڵەکانمان پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.